کەواتە ئەو مەسەیە کە خوای گەورە میهرەبانە فەرمێت ئەو لامەستم النیساء، یعنی خێزانەکەت پیاڵەیە چایەدا دەستە و گڵاسیاوەدا دەست و دەست نوێژەکە شکان قسەی پێکا گوێ نەدا کابرا ناشکێ، دەست نوێژەکەت ناشکێ. مەذهبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ ئەیشکێنێ، هەر سێ مەذهبەکەی تر نایشکێنن. بۆ لەبەرەوەی تەفسیری ئاەت بە ئاەت ئەوە تام ئاەتا فەرمی من قبل ئەن یەتەماسە. یا مەریەم کە مناڵەکەی ئەبێ بە ئیزنی خوا بەبێ پیا و بەبێ مێرد، کە مناڵەکە لە باوشێکی ئەڵێ لەم ئەکو بەغیە لەم یەمسەسنی بەشەڕ وەلەم ئەکو بەغیە. لەم یەمسەسنی بەشەڕ یعنی ئەگەر پیاوێک ئاوا لە ئافرەتێ بکات سکی پڕە بێت، سکی پڕە بێت، ئەو مەسە یعنی چی؟ یعنی چی ئەو مەسە؟ خلاص لەم یەمسەسنی بەشەڕ یعنی لەم یوجامعنی بەشەڕ وەلەم ئەکو بەغیە، من داوێن پیس نیم. کەواتە ئەو مەسەیە یعنی خێزانەکەی شتێکە دەست ئەیتر قیامەتی لەسەر ڕسێنی. قەناعەتکەن پیاوی وا هەیە تەلاقی داوە ناشکێ، ئەو قەولە مەرجوحە کە ئەڵێ ئەشکێ، قەولی ڕاجح ئەوەیە کە ناشکێ. وەتا تەفسیری ئاەت بە ئاەت